بەڵێ بۆ قسەکنی زیاتر لە بارەی گرنگی سەردانەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ ئەنقەرە هەروەها پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد ئویسال سەرۆکی ناوەندی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئۆرسام لە ئەنقەرەوە لەگەڵماندایە. ڕێز پرۆفیسۆر سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. دکتۆر ئەحمەد گەلک بخێر هاتیە کوردستان 24 16 ساڵین پەیوەندیان دیبلۆماسی دناوبەرە هەولێر و ئەنقەرەیە تو چاوە دنرخینی بەتایبەتی پشتی ڕەفەرەندۆمە سەرخەبوونە هەرێما کوردستانێ شکلێکی دیێ دیبلۆماسیەتێ بخۆڤەگرت نەهاژی سەردەما حکوومەتان و یا تورکیەدا ئەم چاوەڕێی چ گوهارتنێکی بکەین لەسەر ڕاستی پەیوەندیە؟ بەڵێ بێگومان تورک و کورد هزار ساڵە پێکەوەن و ئەمەش بۆتە هۆی برایەتی و هاوڕێتی و ئەم هاوڕێتیش ماوە ئێمە بەرژەوەندی هاوبەشمان هەیە بەها کللتوریەکان و لێکچوونێکی زۆرمان هەیە کە چەندین خاڵ لە خۆ دەگرێت چونکە ئێمە لە ناوچەیەکی زۆر کریتیک دەژین. بێگومان هەرێمی کوردستان و تورکیا پەیوەندیەکانیان هەڵبەست و دابەزی بەخۆیە بینیوە بەڵام ئەمە نەبووتە هۆی پێکەوەبوون و برایەتی و بەرژەوەندیە هاوبەشەکان و بەلاوەنانی و لە نێوچوونی ئەم بەهایانە بەتایبەتی دوای ڕێفراندۆمی هەرێمی کوردستان پەیوەندیەکان هەندێک زیانیان بەرکەوتو بوو بربەستی بەرەو پێش خرابوو بەڵام ئێستا ئەمە گۆڕاوە خۆتان دەزانن حکوومەتی نوێی تورکیا هەڵبژاردنەکان گۆڕانکاری جیاوازیان بەخۆی بینەوە ئێستاش لەوانەیە پەیوەندیەکان زۆر باشتر بن خۆتان دەزانن ئێستا ئەو کابینەی حکوومەتی کەوا ئێستا هەیە ئەزموندارە و ئەردوغانیش هەڵبژاردنەکان بە شێوەیەکی بەهێز دەرکەوتووە و پێشتر ئاراستەی خۆی تورکیا بەرە و ئەوروپا گۆڕی بوو بەڵام هەشتا ساڵ ئەمە بەم شێوە بەردەوام بەڵام لەگەڵ ئەردوغان ئەمە گۆڕا و ئاراستی تورکیا بەرە و دراوسەکانی خۆیان وەرجێڕا و لە کۆتا هەڵبژاردنیش ئەمە لایەن هاوڵاتیانەوە پشتگیری لێکرا و کابینەی نوێش خۆتان دەزانن ئەزمونێکی باشی هەیە و هەندێک ڕنگدانەوە هەیە بۆ نمونە ژمارەیەک وەزیر و بەرپرسی باڵا هەن کە کوردن بۆ نمونە جێگری سەرۆک کۆمار کە کووردە و وەزیری دەرەوە کووردە و هەروەها وەزیری دیکە ئەوانش بۆ نمونە جەودەت یڵماز هاکان فیدان هەموو ئەوانە پێکەوە هاتوون بۆ ئەوەی بەیەک بگەن و کابینەکە بەم شێوەیە و خۆتان دەزان لە کۆتا هەڵبژاردندا شەپۆڵی نەتەوەیی کۆتا هەڵبژاردن دەبێت بە جوانی لێ تێبگەین ئەمە بەرامبەر بە کۆچبەران و تورک و کورد نییە بەڵکو ئەم شەپۆڵە بەرامبەر بە ئەوروپایە چونکە ئەوروپا هەوڵی داوە ئەم وڵاتانە و هاوڵاتیانی ئێمە بچەوچێنێتەوە بۆیە ئەم هەڵبژاردنێکی گرنگ بوو چەندین خاڵی ئەرێنی هەبوو لەسەری. بەڵێ بەڕێز ئویسال پەیوەندیەکانی نێوانی هەرێمی کوردستان و تورکیا دەتوانین بڵین تەنها پەیوەندیەکی دراوسێتیە یان نا شتی گرنگتر هەیە و زیاتر هەیە لەوە؟ بێگومان شتی گرنگتر هەیە سیرکە جیهان گۆڕاوە دوای کۆڕۆنا بە تایبەتی شەڕی ئۆکراینیا و رووسیا و هەروە کێشەکانی ئێران ئێستا ئێران دووبارە لەگەڵ سعودیە ڕێککەوتون و چین بووە ئاکتەرێکی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقیاش بە هەمان شێوە سەرجەم گۆڕانکاریەکان بۆیە بە تایبەتی هەماهەنگی و برایەتی کورد و تورک زۆر گرنگە لەم کەشەدا لە سەردانەکەی ئەمڕۆی بەڕێز مەسرور بارزانی دەرخەری ئەمەیە لە نێوان میسر و وڵاتانی دیکەش هەمویان چاوەڕێ ئەم هەڵبژاردنە بوون ئێستا لەمە بەدواوە تورکیا بە بەهێزەوە بەردەوام دەبێت و کراوەیە لەبارەی سیاسەتی بردنەوە بەرامبەر بە بردنەوە بۆیە تورکیا خۆتان دەزانن پشتگیری لە سەقامگیری هەرێمی کوردستان دەکات و پشتگیری لە گەشەپێدان دەکات لەمە بەدواوە ئەمە ئەم پشتگیری و پاڵپشتیانە بە هەمان شێوە بەردەوام دەبێت خۆتان دەزان لە تورکیاوە هیچ زەرێک بەرامبەر بە کوردستان نابێت و بە هەمان شێوە
چەندین کاری هاوبەشیش هەیە و لەبارەی پەکەکەشەوە بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتی لە ڕووی کولتورەوە ئێمە لە یەکتر نزیکین خاوەنی هەمان مێژوین لە ڕووی ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەوە لە یەکتر دەچین ئێستا چەندین کێشە بەلاوەندراوە و لە کۆتا هەڵبژاردنیشدا ڕێژەی ئاکپارتی لە ناوچە کوردیەکان و کەمبوونەوەی دەنجی هەدەپە بووە هۆی ئەوەی کە ئیرادەیەک هەیە ئێستا ئەم ئیرادەیە زیندوو بووەتەوە و پاڵپشتەکانی هەرێمی کوردستانیش بۆ تورکیا ئێستا دیارە و بۆیە بەهێزبوونی تورکیا بە هەمان شێوە لە ژوورەوە بێت یاخو لە دەرەوە کوردەکانیش سوودی لێ وەردەگرن باشە ئێمە دەمانەوێت هەرێمی کوردستانیش بەهێز بێت تامام لەسەر vê خاڵەیە گەر دەرفەتێ بدەیت بەهێزبوونا تورکیا دبەرژەوەندیە هەرێما کوردستانێدایە بەهێزبوونا کوردستانێژی بە هەمان ڕەنگی دبەرژەوەندیە تورکیەدایە ئەم دەزانن کوردستان چژ تورکیە دخوازە لەسەر ڕاستی سیاسی ئابووری ji biliweyekê ku em cîranên hevin lê Tirkiya çi berjewendî digel herêma Kurdistanê heye ئێستا تورکیا داوا دەکات هەرێمی کوردستان گەشەپێدان بەخۆ بینێت و ناوچێکی ئارام بێت و پارێزگاری لە خاچی خۆی بکات واتە پەکەکە یاخود داعش و هەر ڕێکخراوێکی دیکە ناکرێت بێن ئەم خاکە داگیر بکەن ئەمە لە بەرژەوەندی ئێمەدا نییە بە هەمان شێوە تورکیا وەکو دەرگایەک بۆ ڕۆژهەڵاتی دوور واتە لە هەولێرەوە بۆ بەغداد و دواتر بۆ بەسرە ئەم هێڵە بۆ ئێمە چەند ئەمنیەتی هەبێت بۆ ئێمە گرنگە چونکە لە ئەنجامدا کەندا و هەولێر تورکیا بە هەمان شێوە براوە دەبن خۆتان نەزانن ناوچەی کەندا و ناوچێکی زۆر گرنگە و بە هەمان شێوە وزەش بۆ ئێمە گرنگە و داواکاریەکانی عێراق بێگومان سەقامگیری عێراق کاریگەری بەسەر هەرێمی کوردستان و تورکیاش هەیە بۆیە لەو چوارچێوەیەدا تورکیا پشتگیری لە سەقامگیری عێراقیش دەکات لاوەزبوون یاخود دەستێوەردانی دەرەچی بۆ سەر عێراق تورکیا ئەمەی ناوێ دژی ئەمەیە چونکە شەڕەکانی عێراق و گەمارۆیەکان و تیرۆر هەموو ئەوانە لە ڕاستیدا زیانیان بۆ تورکیا هەیە بۆیە تورکیا دەیەوێت عێراق سەقامگیری هەبێت و گەشە سەندنی پێوە دیار بێت و باش بێت ماشەڵڵا عێراق دەوڵەتێکی زۆر دەوڵەمەندە کورد تورکمان عەرەب هەمویان پێکەوە دەتوانن لەم وڵاتەدا بژین بەڵام تا ئێستا نەیتوانیوە سەقامگیری بەدەست بێنێت تورکیاش بە هەمان شێوە پشتگیری لەوە دەکات و پشت بەخوا ئێمە هەمومان پاڵپشتی ئەم پرۆسێ دەکەین عێراق لەلایەن تورکیا وەکو کۆریدۆرێکی زۆر گرنگیش دەبیندرێت بە هەمان شێوە بەڵێ بەڕێزەوەی ساڵ سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەنقەرە و پێشوازیکردنی لەلایەن ڕەجەب تەیب ئەردوغانەوە لە کەشتی کۆماری دەتوانین بڵین تا چەند سەردانێکی گرنگ و دیدارێکی گرنگ بوو بەڵێ بێگومان سەرۆکۆمارمان بە ئاستباڵاترین شێوە پێشوازی لێ کردو ئەمەش نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان گرنگە خۆمان دەزانین کەوا هەرێمی کوردستان کارگەری خۆی هەیە و نێچیروان بارزانیش بە هەمان شێوە پەیوەندیەکان لەگەڵ ئەویش بە هەمان شێوە بەڕێز مەسرور بارزانیش لەسەر ئاستێکی باڵا پەیوەندیەکان بەردەوامە و چەندین دیداری گشتگیر کراوە و لەبارەی دۆسی جیاوازەوە ئەمانە هەمویان نیشاندنی گرنگین بۆ نمونە هاریکاری لە وزە لە گەشەپێدان لە پەروەردە لە هەموو ئەوانە خۆتە نەزان ئێمە دراوسە یەکترین چەندی بێت و لە یەکتر تێبگەین هێندە بۆ ئێمە سوودبەخشە خۆتان زانن هاوڵاتیانی تورک ئەگە بێت و کوردی فێر بێت و بە هەمان شێوە کوردیش هەمان شێوە بێت پەیوەندیەکان باشتر دەبێت لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابووریەوە گەشە سەندێکی فراوان دەبینین ئێمە بۆیە دەتوانین ئابووریش هەمە چەشنی بکەین تورکیا ئەزمونێکی باشی لەو بارەیەوە هەیە دەتوانێت ئەزمموی خۆی بۆ هەرێمی کوردستان بگوازێتەوە واتە دیدارەکان بە شێوەیەکی گشتگیر کراوە ئەوەندەی من ئاگادارم هیوادارم ئەنجامی باشی هەبێت بەڵێ
بەڵێ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد ویسال سەرۆکی ناوەندی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئۆرسام لە ئەنقەرەوە لەگەڵمان دابووی. سپاس بۆ شرۆڤەکانتان. گەلێک سپاس.